خۆی گەورە و میهرەبان خوشکبرانی بەڕێز ئامادەبوانی هێژە زۆر زۆر بەخێر بێن. بەردی بناغەی پرۆژەی شەقامی 150 متری لە کابینەی پێشتردانرا، بەڵام لەبەر چەند هۆکارێک و قەیرانی دارایی جێبەجێ نەکرا. ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەکەمان هەستمان بە گرنگی جێبەجێکردنی ئەم پرۆژەیە کرد و هەرزوو بڕیاری ئەوەماندا کە پێویستە ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێت تاکو بکەوێتە خزمەتی هەموو هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان، بە تایبەتی هاوڵاتیانی خۆشەویستی شاری هەولێر. گرنگی ئەم پرۆژەیە جگە لەوەی کە ئاسانکاری دەکات بۆ هاوڵاتیانی بەڕێز دانیشتوانی خۆشەویستی شاری هەولێر لە گەیشتن بە شوێنی مەبەست، ئاسانکاری بۆ کاری بازرگانی، هەروەها دەتوانێت شاری هەولێر بە دەوروبەری هەولێر و بە پارێزگاکانی تریش ببەستێتەوە و ئاسانکاری بکات بۆ ئەوەی پارێزگاکانی تر بە ڕێگەی ئەم شەقامەوە زووتر بە یەکتر بگەن. ئێمە دەستخۆشی لە کۆمپانیای هێمن گروپ دەکەین وەکو کۆمپانیای جێبەجێکار کە بەڕاستی بە شێوەیەکی زۆر جوان و ڕێکوپێک زووتر لە کاتی خۆشی توانی ئەم پرۆژەیە جێبەجێ بکات و سوپاسیان دەکەم بۆ خۆڕاگری و تەحملیان هەروەک بیستمان لەبەر ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی دارایی بوویەوە، وەکو پێویست نەمانتوانیوە تەمویلی هەموو ئەو پرۆژانە بکەین کە لەلایەن کەرتی تایبەتەوە جێبەجێکراون، بەڵکو زۆربەی ئەم پرۆژانە لەلایەن ئەم کەرتە تایبەتانە خۆیان لەسەر ئەرکی خۆیان جێبەجێکراون و یارمەتی دەربوون بۆ ئەوەی جۆڵەی بازرگانی لە کوردستان نەوەستێت و ئەم پرۆژە خزمەتگوزاریانە لە کاتی خۆی و بکرێت زووتریش لە کاتی خۆیاندا جێبەجێ بکرێن. من سوپاسی کۆمپانیاکانی هێمن گروپ هەروەها هەموو ئەو کۆمپانیایی کەرتی تایبەت بکەم لە هەموو شوێنەکان و پارێزگاکانی تری کوردستانیش کە یارمەتی حکوومەتی هەرێمیان داوە لەسەر ئەرکی خۆیان پرۆژەکانیان جێبەجێ کردووە. بەڵام دەمەوێت ئەمەش بڵێم و دڵنیای ئەو بەڕێزانە و ئەو کۆمپانیان بکەمەوە کە حکوومەتی هەرێم پابەندە بە دانەوەی قەرزەکانیان، شایستە دەرایەکانیان و هیوادارین لە کاتێکی گونجاودا دوای ئەوەی کە توانیمان ئەو قەیرانە ئابووریە تێپەڕێنین هەموو ئەو شایستە دارایانیان بۆ ئەگەڕێتەوە. من داوا لە هاوڵاتیانی خۆشەویست بە تایبەتی شۆفێرە بەڕێزەکان دەکەم کە ئەم شەقامە بەکاردێنن وریابن. شەقامێکی جوان و ڕێکوپێکە، بەڵام تکاتان لێ دەکەم بە باشترین شێوە ئەم شەقام و شەقامەکانی تری کوردستان بەکاربێنن بۆ ئەوەی بە سەلامەتی بتوانن بە شوێنی مەبەستی خۆتان بگەن و خێرا لێخوڕین هەندێک جار بەداخەوە لەوانەیە کارەساتی لێ بکەوێتەوە. بیر لە خۆتان و سەلامەتی خۆتان و لایەنی بەرامبەریش بکەنەوە. هیوادارم ڕێنماکانی پۆلیسی هاتوچۆ لە بەرچاو بگرن و بەو پەڕی بەرپرسیارەتیەوە سوود لەم شەقام و ئەم پرۆژە خزمەتگوزاریانە وەربگرن. خۆشەویستان، ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕوبەڕووی چەندین قەیران و گرفت بووینەتەوە. هەندێک لەو قەیرانانە سروشتین و بەدەست کەسمان نەبووە و بەرۆکی هەموو جیهانی گرتوێتەوە، وەکو بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا، دابەزینی ساری نەوت، هەرەسهێنانی ئابووری جیهانی، بەڵام هیچ یەکێک لەمانە نەبوونەتە هۆکار بۆ ئەوەی ئێمە نەتوانین بەردەوام بین لەسەر ئەرکە خزمەتگوزاریەکانی خۆمان. ئێمە بەردەوام دەبین لە ئەرکەکانی خۆمان بۆ جێبەجێکردنی چاکسازی و گەیاندنی خزمەتگوزاری بە هاوڵاتیان، هەرچەندە هەوڵانی تریش هەبوون بۆ ئەوەی ڕێگریمان بکەن، ڕێگریم دروست بکەن لەسەر ڕێگەمان بۆ ئەو بەرنامە چاکسازیەی لە سەرەتای کابینەدا بەڵێنمان بە هاوڵاتیان داوە.
لە زۆر ڕێوە ناحەزانی هەرێمی کوردستان هەوڵی تێکدانی سەقامگیری هەرێمی کوردستانیشیان داوە و زۆر لایەنیش هەبوون چاویان بە سەرکەوتن و خۆڕاگری خەڵکی کوردستان هەڵنەهاتووە. ئەو هەوڵانەی کە دران بۆ نەهێشتنی متمانە لەلایەن خەڵکەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی هەرێمی کوردستان شکر بۆ خوا سەریان نەگرت و هیچ یەکێک لەم قەیرانانە نامان وەستێنن لەسەر جێبەجێکردنی ئەرکەکانمان بۆ چاکسازی، بۆ ئاوەدانی، بۆ پێشخستنی کوردستانی خۆشەویستمان. ئێمە بەردەوام دەبین لە گەیاندنی کارە خزمەتگوزاریەکان و لەو چەند ڕۆژەی ڕابردووشدا بڕیارمان لەسەر بودجەی 2021 دا کە کارە خزمەتگوزاریەکان بە تایبەتی پەرەپێدانی پارێزگاکان لە هەرێمی کوردستان بەردەوام بن و بڕەبودجەیەکی تایبەتمان دەستنیشان کردووە بۆ پەرەپێدانی پارێزگاکان لە هەموو هەرێمی کوردستاندا. ئەمە جگە لەو پرۆژانەیە کە وەزارەتەکانی تر لە هەرێمی کوردستان بۆ هەموو پارێزگاکانی کوردستان جێبەجێیان دەکەن. من جارێکی تر دەستخۆشی لە کۆمپانیای هێمن گرۆپ دەکەم کە توانیویانە بە دەست و بازووی خۆماڵی ئەم پرۆژەیە جێبەجێ بکەن و هیوادارم بتوانین بەردەوام بین بەیەکەوە بۆ جێبەجێکردنی پرۆژەکانی تریش لەسەر ئاستی هەموو کوردستان. لێرەدا من بابەتێکی تر هەیە دەمەوێ عەرزی هاوڵاتیانی خۆشەویست بکەم. چەند ڕۆژێک پێش ئێستا فڕۆکەخانەی هەولێر و شاری هەولێری خۆشەویست بووە ئامانجی دەستی تیرۆر و چەند موشکێک ئاراستەی فڕۆکەخانە و شاری هەولێر کران بۆ تێکدانی سەقامگیری شارە خۆشەویستەکەمان. هەر لەو ڕۆژەوە دەستگاکانی هێمنایەتی و ئاسایش و هەموو ئەو لایەنە بەرپرسانەی کە لە هەرێمی کوردستان ئەرکیان لەسەرشانە کەوتنە خۆ وە کارێکی زۆر زۆر بە پەلەو خێرایان کرد بۆ ئەوەی بتوانن ئەو تاوانبارانە دەستنیشان بکەن. هەرزوو سەرەداوی باشیان کەوتە دەست و توانیان ڕۆژ بە ڕۆژ زانیاری زیاتر لەسەر ئەو لایەنەی کە لە پشتم کردەوە تێرۆریستیە بووە زانیاری زیاتریان لەسەر بەدەست بێنن و بە خۆشحاڵیەوە دەتوانم بە ئێوە خۆشەویست ڕابگەینم کە دەستکەوتی زۆر باشیان هەبووە، زانیاری زۆر باشیان کۆ کردوتەوە، ئەنجامی زۆر باشیشیان هەبووە. هەردوای ئەوە من ڕاستەوخۆ پەیوەندیم بە بەڕێز سەرۆکوەزیرانی فدرالی حکوومەتی فدرالی لە بەغداوە کرد، هەروەها ئەو زانیارانەمان هاوبەش کرد لەگەڵ هاوپەیمانان بۆ ئەوەی بە دواداچوونی زیاتریش بکرێ بۆ بە ئەنجام گەیاندنی ئەو لێکۆڵینەوەی کە دەستی پێکراوە. من لێرە لەبەر ئەوەی هێشتا لێکۆڵینەوە بەردەوامە، هێشتا هەموو هەوڵەکان بە ئەنجامی کۆتایی نەگەیشتون، نامەوێ هەموو بابەتەکان لێرە بە ڕاشکاوی باس بکەم، بەڵام دەمەوێت ئەوە بە هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان ڕابگەینم کە شکر بۆخوا توانیومانە دەستنیشانی ئەو لایەنە بکەین و زۆر شتی تریش کەوتۆتە دەست کە لە کاتێکی نێزیکدا هیوادارم دواتر لایەنە بەرپرسەکان ئەم هەواڵە بە هەموو هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان ڕابگەینن. شکر بۆخوا خۆ یارمان بێت، پشت و پەنامان بێت بە خۆڕاگری ئێوە. کوردستان هەر سەقامگیر دەبێت و ئێمە ئیرادەی پۆڵایینی خەڵکی ئێمە وا دەکات، هێزمان پێدەدات کە ئێمە بەردەوام بین لەسەر ئاوەدانکردنەوەی وڵاتە خۆشەویستەکەمان و بەرگریکردن لەم دەستکەوتانەی کە بەرهەمی خوێنی هەزاران شەهید و ڕۆڵەی ئەم وڵاتەیە. خۆشەویستان، لە چەند ڕۆژی ڕابردوو بیستمان لەلایەن وەزارەتی تەندروستیەوە
کە چەند نمونەی ڤایرۆسی کۆڕۆنای گۆڕاو لە کوردستان سەری هەڵداوە. ئەمە ئەرکێکی تریشمان دەخاتە سەرشان کە ئێمە پێویستە پابەند بین و بەردەوام بین بە پابەندبوون بە ڕێنماکانی وەزارەتی تەندروستی و لایەنە پەیوەنددارەکان بۆ پاراستنی کەسوکارمان و هاوڵاتیانی تری کوردستانیش. من جارێکی تر داواتان لێ دەکەم بەردەوام بن لەسەر پابەندبوونتان، بەردەوام بن لەسەر گوێگرتن لەو ڕێنمایانە بۆ ئەوەی هەم خۆتان و هەم کەسوکارەکانتان سەلامەت بن. من جارێکی تر سوپاسی ئامادەبوونتان دەکەم، سوپاسی کۆمپانیای جێبەجێکار دەکەم و هیوادارم کوردستانمان هەر ئاوادان بێت و ئێوەش هەر سەرکەوتوو بن. زۆر سوپاس.